زنجیرە هێرشە خوێناویەکانی ئەم دوای ئەڵمانیا ترسی لە دڵی زۆربەی پەنابەراندا دروست کردووە. ئەمە عومەری تەمەن 20 ساڵانە ماوەی ساڵێکە لە ئەڵمانیا دەژی. لە سووریا خواستوێتی بەشی ئەندازیاری تەواوکات، بەڵام شەڕ نەیهێشت. ئێستا لە ئەڵمانیا ترسێکی دیکەی بۆ دروست بووە. ونحن السوريين ندين ونشجب، يعني نحن جايين من أرض ام بخوش شر فيانا و ام هاتنا فر داغو ام دارامي دبجين ام خلقي سوريا وان بويران بروتستو دكن و ام بوان دلگران دبن افكس نونراتيا مناكن هيفيدارم خلقي ألمانيا جي بتشا وكيل متفدان نرن هركس نوكهذا. بەپێی ئامارە نافرمیەکان نزیکەی 2 ملیۆن پەنابەر کە زۆربیان هێشتا پەنجەمۆریان لێوەرنەگیراوە ئێستا لە ئەڵمانیا دەژین. هەندێکیان نازنامەی تەواویان پێ نییە. ئەمە ژوای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ خەڵکی ئەڵمانیا بە ترسەوە تەماشای پەنابەران بکەن و نازانن چەند کەسی توند ئاژوو لە ناویاندا هەیە و بە بۆمبێکی کات بۆدانراوی دەزانن. پاتریسیا کار بۆ پەنابەران دەکات. ئەو دەڵێ کارەکانمان لە دوای تەقینەوە خۆکوژەکەی ئەنسباخ سەختتر بووە. Ja, es war sehr schwer. Am Wochenende habe ich nach Freitag ڕەوش گەلێکی خراپ بووە. ڕۆژە شەمیە چەند سەعاتان ئەس ji بۆ پەنابەران لە خانیان دەگەڕیە. پرانیە خودی خانیان دەگوتن پشتی ئێرشە ڕۆژە ئینیە ئەم خانیان نادن پەنابەران. ئەو یەک ژی کارێمە زەحمەتر دکە. پەنابەرەکان لە کەمپەکاندا نیگەران کە کەسێکی سووری ئەو کاری کردووە و دەڵێن ماوەیەک لەمەوبەر دڵخۆش بین کە ئەڵمانێک دەهاتن بۆ لامان و ئەحواڵی دەپرسین. ئێستا خەڵکی وا هەیە کە دەترسن و هەسێریشمان ناکەن. وألمانيا شكرا إلى فتحت لنا بيوتها وفتحت لنا جبيرا مناچ چاوا ألمانيان پێشوازیان مەکردن. بڕاستی ئەم گەلێکی دڵگران بوونە و ئەم تێناگەین چاوا کەسێکی سووری ئەو کار کردە. خەڵکی ئەلمانیا گەلێک باش بوون لەگەلمە و ئەم داخواز دکن کە ئەلمانی بەیەک چاوی تەماشەی مە پەنابەران نەکەن. اللي ما كويسة بە یەک چاو تەماشامان نەکەن. ئەمە تاکە هیوای پەنابەرەکانە. بەڵام لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا گروپە ڕاستەوە توندڕەوەکان خۆپشاندانیان کرد و هاواریان دەکرد پەنابەران پیاو کوژن. بەلایەکی دیکەشەوە دەنگی ناڕەزایی بەرامبەر بە سیاسەتی کۆچبەرانی مێرکل ڕۆژ بە ڕۆژ زۆرتر دەبێت. ئەنجامدەرانی هێرشەکانی ئەڵمانیا پەنابەر بوون. بۆیە پەنابەران دەڵێن ئەوەی باجی ئەو ڕووداوانە دەدات ئێمەین. ئاڵاشاڵی ڕوودا و